سەڵامە تایبەت پێوینەرەوە شەویستەکە بەرنامە و وێمانەی هیوادارناکە حاڵتا خاز بۆ و دیسان ئارو مێمانە یانەوە شمە ئازیزانن بیم ئارۆ گەرەکمانە سەردانێ تەرجە هونەرمەندان و ناوچۆ هۆرامانی بڵێمێ نامەکەش ماواچوو با بلملای هونەرمەندە بەڕێزەیە و ئاوەختە فرەتەر چەنی هونەرمەندەیە ئاشنەیە بیدێ ئێمە وەڵتەر سەردان و دەگاکە هۆرامانی کەێنمێ بەڵام پاسە زاناماکە خاستەرە سەردان و هونەرمەندا بە تایبەت کەرمێ و چەنی ژیانی شا و چەنی هەرمانەکە شافرەتەر ئاشنای بیمێ پێی قسمەتەیە هونەرمەندێوە گۆرانی واچمان انتخاب کردن ئارۆ چنی ما بیدێ با ئێمە مێمانی شمە بێمێ و ئێمە و شمە مێمانی ئازیزیە بێمێ فەرماودی با بلمێ سەردان و ئی هونەرمەندە بەڕێزەیە کرد. زار پاسەکە قۆڵمادا ئینەمێ خزمەت و هونەرمەندێ پایە بەرز و هۆرامانی کاگ عادڵی زارعی ئەتر چێشتا گەرەکە هونەرمەندێ دەنگوەش گەرەکمانە کاگ عادڵ چن گورانیە وەشی پێشکەش و شمەکەرە بەڵام وڵێ ئاەکە گۆرانیەکە پێشکەشکەرۆ حەز کەرمێ فرەتەر کاگ عادڵی بژناسمێ کاگ عادڵ سڵام خێر بێ سپاسڵ کەرمێ کە داوەت و بەرنامە وێمانە قبول کرد. سلام علیکم منیش بنەوەت و وێم سلام عرضکردنە خزمەت و جەنابیت و تەمام و بینێرەوە شەویستەکە دەستاوەش بۆنە پێی داوەتیە و هیوادارن هەمیشە موفەقی بدەی ئینشەڵڵا. وەش بی کاک عادڵ ئەرە نیشتۆ کۆگەینی کاک عادڵ هەرچەند کە ئێمە ئینەمێ مەریوانە ئا هونەرمەندێک کە ئەرە نیشتۆ مەریوانیان زەبمەکەرمێ بەڵام کە چەند ماکۆت بە کاک عادڵی ئەمە بێ پەیمەریوانی فرسەتما فارسیواتەنیە غەنیمەت زانا و کاک عادڵما داوەت کرد ئەرە نیشتۆ کۆگەینی کاک عادڵ. وەڵام من جەشار و نۆسوڵی نۆسوڵە لەمەنیشێرە بەڵێ ئاوەختە شغڵی ئەسڵی تا چێشە وەڵام من کارم ئازاڵە کاری ئازاڵ کردێ کاری ئازاڵ و هونەرمەند و گۆرانی واج پێوەرە جیاوازیشان ینی منافاتشانیا پێوەرە کێشەڵ پێوەش مەکەرەوە بەڵێ وەڵا مشکڵاتی وەش هەنێش هەر جۆرێ و ئیسەچی زەمانە زندگی حسابشکەرینێ ئەوڵن کە سەخت بیان مەلۆ ڕاو زندگیەکە مەجبورە نیەتر کارانی ئازاوێکەکەنە چون واقعان منتەقای منە ئیسە هونەرەکە فرە زعیب بیان و پشتوانەش فرە کەم بیان ئیسە خەریکە کشێ و یاگێ گێرۆ بێ بەرحاڵ ئێمە ئی مشکڵاتێمە هەر بێنێ جاواڵ و تا ئیسە هەر بێنێ پێ هونەرمەندا ماوەیەوە فرن گۆرانی مەواچی وەڵتە کە پاسە من پەرسام جەبوار و گۆرانیە فرە فعال بێشی ماوەیەوە کە کەمتەر گۆرانیە ماچی بزانمی کە هۆی نەیە چێشن وەڵا من کارانێ وینێ دەسۆ گەرەکمە چێوەکەی بە ئەسوڵی بەڕێک ئەنجام دەمێ ئێتە بۆ نوانەیە کەمتەر دلێ یاگە عمومیەکانە گۆرانی ماچوونێ فرەتەر خەریک و تەمرینی و چێوێنە یاخوا بێوە بی کام گۆرانی واچ و هۆرامانی تەسیرێەوە فرێژ بێنە سەر و گۆرانیەکە تۆوە وەڵام من هەر بە زارۆڵەیە گۆشمدان پێی گۆرانیا و وەشم ئامانجە گۆرانیا علاقی فرەم بیانمە گۆرانیا و ئەستورێ منیچ ئانەی کە من واقعان افتخار شاپەنەکەر و مامۆستا عوسمان بیان مامۆستا حەمەحسێن بیان مامۆستا جەمیل بیان و حتا ڕوویش هەنا من هەر ئولگو چاویشا گیرونە و عاشق و دەنگیشانە احترامی تایبەت بە گرد و گۆرانی واچەکە هۆرامانی بەڕاستی گرد لاوێشانە یاگەر ڕێزێنێ بەڵام من وێم پسە وێم فرەتەر بەستا وەش مامان دەنگ و مامۆستا سەباحی حتا کناچێوەشم هەنە هەرچەند کە سن و ساڵش تەمەنش کەمتەرە 15-16 ساڵێشە نیا من ئەمە وەش مامان دەنگ و مامۆستا سەباحی ئاڵش عاشق و دەنگ و مامۆستا سەباحیێنە و ئینەیە بە نەزەرەوە ئەمن ئەوە بابێ بوونە ئانەیە کە ئی موسیقامە گۆش و زاوڵامە گمژ نەکەرا ئی ئوستورێما کە هەنێ بەڕاستی یانەنە هەر یاگەوەنە بۆ ئێمە بەجۆرێەوە هەر گۆش بڵێمێ پێی دەنگەوەشا و نازمێ حتا زاوڵەکەشما گۆشە بەسڵا ئی دەنگەوەشا ون بۆ چەنەشا ئاڵەت کەرا پی گۆرانیە بنەماڵە وێڵچێژ وەشامەجە دەنگ و هۆرامیە
گۆرانی واچە هۆرامیەکە یا ناوچەکەوت هەری وەڵا بنەماڵە من واچ و 90% هەر گۆرانی هۆرامی شاگەرەکەینێ قەتعاً من حتا ئیسە یانە وێمەنێ زاوڵەکە چم وەشا هۆرامی مێ فرەکەم کوردی یا شێوانی وتەری مەسەڵەن گۆش گێرانێ هەتا کوڕەکەیچ مەر خەریکە وش تەمرین کەرونە گۆرانی ماچوو کناسیۆشم هەنێ کلاس و دوێنێ ئاش هەر گۆرانی ماچۆ دەنگش وەشە وەڵا هەردووە دەنگشا وەشارێ وەڵا خاصە خۆش کرد ئەگەر زمانێەوە کراچەکە حەسکەر و یاگێوە بەسڵا عمومیێنە گۆرانیەوە چۆ وەرش گیری یا مەگیری وەڵا باوەڕ مەکەر و چون من وێم بە شەخصێ هونەر چێوە منەجۆم ڕۆبەڕۆم شۆ گەشەش پەنەدەی پەخش بۆەوە بڵاوەش پەنەکەینێ بۆنانەیۆ پەی ئێمە کە ئیسێ واقعاً ئیسە هۆرامان فرێ جە لە حاز و هونەریۆ من زەوی بێنەوە حتاواش و شاید 20 ساڵی چێوەڵ خاستەر بێن تا ئیسێ وەلێ ئەگەر ئێمە واقعاً گەرەکما بۆ خزمەت کەرمی بە هونەر و هۆرامانی مشۆ ئیجازە دەین بە زاوڵەکەمە چکڕ بۆ چ کناچی فەرمەکەرۆنێ کوڕکناچە هیچ فەرقیوش نییە جەلاو دڵ و منەوە چامنەنە من هیچ فەرقی مەوزوو بەن و زاوڵام ئەگەر گەرەکش بۆنێ وێش دڵش پۆ بۆ پتاوەنێ من نانی خزمەت شەنە کومەکی چشکرو دەستێش ئەمبەتە شار و پاوێنە کەسایەتی وەبسەوە کاک پێمان حەسەن زادە و ڕەفێقەکەش بە موسیقا و بە ئاموزش و موسیقی و بە ئامەدرسە موسیقیە کە نیان شانەرە فرۆ جەم حاصلەکەشا کناچێنێ کە خەریکێنێ موسیقی یاڵگیراوە ئەگینە و بەڕاستی مشۆ گرد و ناوچەکە هەرامانیانە بۆ کە درفتە بۆ پێ خاتونەکان ما پێکناچەکانما کە بەڕاستی چەنی موسیقی ئاشنێ باو یاڵگێرا کاک عادڵگیان دەسڵۆش بۆ ئەگەر پەنەڵ کردیۆ بەزمێەوە وە جاي عميرمي بيرواني ياندي ضمي بيروانو عميرمي بيرواني دي ضمي بيروانو جار جاري امضي يعني شيرو شموانو جاري جاري یعنی چیرو چه مولو جا چمسیاوه کاو ینجرا بریض لاو منی مبری و ته ملگان گری مریض لاو اغ مبری و ته ملگان گری مریض لاو دای مردنی ویر صوتي وارواحك ايوه دوري وري صوتي يعني صديمني قاوب ايوه دوري وري صوتي يعني صديمني قاوب ايوه دوێمێ داڵانی لۆ کەشکنیابێ بە باقە باقە چنوور نریابێ دارستانەکەی تااقەتمان نەگرت و ئەمەمێ ڕووبە کەش و هۆرامانی لێ سەرینما داڵانیا و لێ وارینما زڵێنە دەنگ و بڵبڵی و بۆ سوورە هەراڵێ و چنووری پێچنانش چێگەنە و بەڕاستی گۆرانیە مارە پاستنیا کاکە عادڵ کاک عادڵ بنەماڵەتانە غێر جنابیل کەسێوەتەر دەنگۆش و گۆرانی واچەن والله گۆرانی واچێ کە بەڕەسمی بۆ نا وەلێ
قەتعەن بێنێ مامەسەڵان ئەڵام وێش دەنگش وەشە خوا فۆشکەوە تاتەم هەر گۆرانی واچێ دەنگش وەش بێ لاالوەکێشم یەک و دۆدانش هەر گۆرانی واچێنێ شوشمە یەکسەرەن دەنگ وەشێنێ پاسەنە واللهی پاس نەنە تقریبا بشۆ واچینە 80% ێرە وڵا دەنگ وەششان گۆرانی واچشەنە ئەڵ سەر و بێشکێوە گۆرانیە واچێ لای لایەکەرە یاینەکە بەسڵا وێندێک کەشەرە یا گێوە خاز بێ کە دەنگ و ئەڵ ئەژنەویێنڵ والله ئەژنیێنم فرۆ یاگاوە فرەتەر بەڵێ سەر و بێشکێوێ یانە پێزارۆڵا هەم تاتەم هەمەڵام گۆرانی واچی نێمیشێ کەش و کوژەرەوەڵا چوون سروشت و هۆرامانی جۆرەوە هیچ کەس مەتاوەش گەڕویانەنێ قەتعەن مشۆ بلی ئا هەوایێ ئا حەس و حاڵیە بینینێ کەشتۆ هەر گۆرانی واچۆ بەڵێ ئێمە لەحزە کۆتێمێ ڕالێ ماشینێنە تا ئامەمە ڕوو بە هۆرامان کچێ کاک عادڵ وەڵێ نەکەس گۆرانی واچێ بەڵام چە مشکۆت بە تەبعەتەکە هەر لێ ماشینەکەی نەشوش کرد بە گۆرانی واتە ئەمە خەڵک و هەرامانی متەسرەجە تەبیعەتیش و شاخ و داخیش و بەڕاستی ئی تەبیعەتە و ئی سروشتەوەشە و ئی دیمەنە زەریفەت کاریگەری و فرەشتەر و هوەر و هوەرمەندە هۆرامانیەنە هەن کاک عادڵ پێ ئەوەڵین جاری چکۆ دەسڵ پەنەکەر بە گۆرانی واتەی وڵا من هەر بە زارۆڵەی علاقی فرەم بێ عەرزم کردی بەڵێنە بە گۆرانیا هەر بە زارۆڵی دەستم کردن گۆرانی واتەیە یانی واچ و ڕەنگاجە 6 ساڵەیەوە کلاس و یەکی بێنێ دەستم کردن گۆرانی واتێ و تای سێش گۆرانیم واتێنێ وەلێ بە تۆری ڕسمی و بە تۆری عمومی گۆرانیم نەواتێنێ ئەوەڵین گۆرانیەوە کە بەسڵا کامڵ واتەڵ چێشە بێ وڵا گۆرانیەوە بێ فرە وەشماماشەنش تقریبان ساڵە و 1970 بێ ئا گۆرانیمەوە تانە ئەڤڵین گۆرانیان بێ کە بە ڕسمی ینی واتم بە جددی ئەنامیتە چاوەڵ هەرچەنین ڕەفیقا گۆرانی واتێنێ چنی ڕەفقا مەسەن وێندە یاگەوەرە تر دەنگۆش و لێشە جناب بشی گۆرانی واچی هەر وڵاتتر من هەمیشە گۆرانیشا پێ واشێنێ ئیسەواچە بەسڵا منیە وڵاتە ئوروپایی و جەهۆرامانی جیال کردمەوە کوڵی ئەمکانات و زندگی مرەفەڵپنەمڵا حەزرێنی هەرمانیکەری نەبینێ وەڵا من کە سوکارم ئەکسەرەی نا ئەوروپانێ منی سە دوێ واڵێ و دوێ برێ و ئەتر لاالوێوی نیشا با مدرانێ وەلێ موقعیەتیشم بیان بلوونێ وەلێ هەرگیز حازر نییەنا من هۆرامانی بازوژیا بەخاترەوە ڕەفاو ئەوروپایەوە و هەرگیزیش نمازوژیا چوو من ئەخلاق و من مەغز و من ڕۆح و دڵ و گیان و من موچیان چەنی منتەقەیە چەنی هۆرامانێ چێگە گۆرە بیێنە ئاوەتم پێی سروشتێ کردن هەرگیز مەتا و بازوژیا وەگەریش بازوژیا قەتعەن بۆ ئینسانی ئەفسەردە و فۆتیۆ ڕاستن بەڕاستی وار پاسەکەواتم خەڵکو و هۆرامانی ئەجینی بینە چەنی هۆرامانیت هەرپاسەکە موسیقا ئەجینا ڕۆحیچمە ئەجیناچنی هۆرامانی فەرماوە کە فرەتەر و بنەماڵە ئینە چی ئەوروپانە نیەنێ خاک و هۆرامانیەنە ئاڵێکە ئیسەلوێنێ زەنگمە دێ و تەمازگردێ چێژ ماچە پێ هۆرامانی تا چه حەدێ بێتاقەتێن چه حەدێ بێتاقەتی سروشتێنێ بێتاقەتی دەنگەوەشێنێ وەڵا ئیسە گوزەرانەکە پاشە پەنا ئەمان کە خەڵک مڕەم و ڕۆ ئەوروپای ئەجۆش چاگە میاوە ڕەفا میاوە ئاسایی میاوە ئارامش دەرسوێتی کە پاسنە نییە باوەڕکەرێ ئیسە من هەفتەنە ڕەنگە یەری 14 قسەی شاچنی کردوونێ ئیسە ئیمکاناتەکە وەشە ڕەحەت قسەی کەرینێ هیچ کام ڕازیە نییەنی گرد و زندگیشە ئاڵی فەقەڵ کارە تاریک ملا تاریک مەیاوێ ئەسەن چێوە بەنامی تەنەوەعی چێوە بەنامی ئیسراحەتی چێوە بەنامی ڕەحەت بێ ئاسابی مەغزی ئیسفاڵکردە جە تەبیعەت و جە سروشتی نیاشە بە نەزەرەوە من تا ئاگە کە من قسم چێنیکردن هیچ کام ڕازیە نییەنێ وەختێککە ئامێ تقریبەنێگە سەیرانگان بەڵام بەداخەوە هەر پاسەکە سەرانکەرەکی ئامێنێ ئا ئەشخاڵ و ئا چێوەکە بەسڵە سفاشاکردن هەر چێگە ئاسەنجا جیا هەر ئامەمێ چێگە بنیشمێرە کاگادڵ فرە ناڕەحاڵ بی چینەیە کە پێسەی
ئەشخاڵ و چێوە فرەت دریان قسەوە باسێ پێعا کەسێک کەمەیە دیەن کە جە هۆرامانی من تایەگێ بزان و خەڵکو هۆرامانی وێشە بە تایبەت ئەمە تەبیعەتەکەشا وەژگەرەکە ئەمەی ژینگەشە لاوە عەزیز و مقدسا کە هیچ وەختێوە ئاش خەڵ و ئینەیە نمازاجیە قسەوە باسە سەوینێما پێکەرە کە بەڕاستی چی هەرمانەوە پێسینەکەرا کەسێک کەمەیە جە هۆرامانی دیدن کەراوە پێسەئی تەبیعەتەیە بحرمەتی کەرا وەڵا ئەوەڵەن حەیفا یاگێ کە تۆ گەرەک تابلی وەشەش شەنە ڤیاری لەزەتش شەنە بەرینێ شوونەوە وتەرە بڕێ چێوێ بازی جیا کە بۆ باعث و نابووبیە تەبیعەتەکەی فرەک چێوی گولا شوونەوانە چەرێ ئێمە فەرەنگسازی مشۆ وێما کەرمێنێ وەختێ ئێمە جەبنەڕەتەوە هۆرزمی فەرەنگسازیش پێکەرمی بەمێ سەرکەشی کەرمێنە وەختێو کە منتەقەکەش لۆغا وەختێو کە سێرانگەرەکەی ئامێنێ و چێوانی فراهەم کەرمێنێ پێشە کە پتاوە کە چێوەکە بلوونە مەخشا کە بەڵێ ئینێ تۆ مشۆ ئی وەسیلێتێ کە ئامانی چێ ئیسفاڵکردنی تەبیعەتیە ئینەیە جەمکەری بەرینەش بەرش کا کە سەد لە شەخەڵیێنێ هەزار یاگی هەنی یاگیوی کەنار بەرە بنیە شەرێ وەلی متەسفانە کەمکاری کەرمی حاڵا شاید وێمە ڕعایەت کەرمی نیشە وەلی پێ کەسانی کەمەیە یەگێ گر ئینسانی ویش عال نییە دژمانی تەبیعەتیشمانێ کابرێو کە جێ هەزاران کیلومتر دوورەوەمە پێ تەبیعەت و ئێمە وەختێ وینۆنەش قینیش مێوەنێ درۆسا پەنەش وەشە ئامان گێڵای وەلی قینیش مێوەنە بۆ دژمن و تەبیعەتەکە و من و تۆ هۆرزۆ پیکارەیە گەرەکشا تەبیعەتەکەی نابود کەرە عزیزە گریاگێوە ئینسانی خاست و ئینسانی خراپش هەن بەڵام هۆرامان چوون و هەرپاسەکەواتم خەڵک حرمەتە خاص بە تەبیعەتەکە قایلا ئێمە میاومێ بە سوورە هەراڵێەوە میاومێ بە چنوورێوە میاونمێ بە قەقڵەبازیەوە ساعتە لاونە لاونمێ ئەڵە بە لاماوە زەریفاوە هیچ وەختێوە بەوەی ما ئەجازە مەڵێمێ کە ئەی گوڵەیە دامن و تەبیعەتیانەکەنمێەوە بارمش پەرپەڕش کەرمێ یا فڕەش دەمێ یا بنیە مژدەی گوڵدانەوە لێ یانێنە ئەسیرش کەرمێ با بێمە سەر و باسەکەما کاک عادڵ جناب کەشەوان بێنی پاسە هەن چندە ساڵی کەشەرە بەستاجەکە کەشەرە گێڵێنی چندە ساڵی کەشەوان بێنی باوەڕکەرێ من زمانی و کەواچوێتر 8 ساڵیم بێن ئەتر بۆ شمامان تەبیعەتی و هەر کەشەوە بێنە بە هەر جۆرە بیە بۆ هەر یاگی و بیە بوونێ بە ڕەزاکەمنەی بۆ عەرزم بە حزور و پێ ڕیواوا بیە بۆ پێ قنگەرا بیە بۆ پێ هەلچا بیە بۆ ئینێ خولیان ناوە کەشانە ڕژنڵ هەنە پێ هەلچا ئەرێ وەڵا خەسە بلی کەشەرە چند کیلو هەلچی بێزیوە وەڵا من لوانە 2 کیلو یەرە کیلو بە وەختە ئەنا بەرنامە وێمانێنە ئەوی دافە هەلچی و بێسەوە ماریشا ئیشەڵا ئەنا قاڵم چایگر من فرەوەشم بە هەلچا ئەوی دەحفە کاک عادڵ وە هەلچیش بێسێوە قاڵشدان بارۆشا پێ من تا 2 کیلو قبولێنێ قبول سەر و چەمەکە وەشێبان کاک عادڵ گیواوانێوەنە کە بەسڵا کەش و وێمانە هەنێ بە تایبەت مەسەن سریای گیواوی دارویمانێ ئەمەمە بەحس و کەشی باسی یانە چە کەرمێ خەڵکمە ئی گیوا و چێوەیە ئیسا گیواوی خوراکیە با یا دارویە با جەبێ خەوە هینەشا ئین کەرۆ قسە پێیانەیە چێشەنە بەڕاستی کارێەوە دروستە کاری پاسینە ئێمە خەریکە ئەسان ئۆکسیستمما بەسڵا خەریکە ژینگەمە یەکسەر پێهینەیە نابوو بەیسە سریە ئێمە گیواوی ما بینێتر ڕێخەکە نێبیێنێتر نەمەنێنێ کامڵان درۆسە قسێ چی وەشە بێ سوالێ وەشە بێ قاتنە مەمنون ئێمە کە ملمید لێ تەبیعەتی گیواوی کە ئیسفاڵ شەنەکەرمی مە بۆ پێ یەک دەحفەی بۆ ئێمە حتا وێمە ئیسێ من وێم کە ملمێ کەشەنێ ئەگە هەلچێوە مێزمێ مەوەرزمێ بنەنە بەرش بارمێ دەم و خاکەکەینە بڕمێش کار دێنێت ئیسێ هەرکەسی گیرینە وەسیلێوی بڕەندەش هەن کار دێوەنێ دەم و خاکەیەنە بڕینەش کوشی و خاکش مەوەم لەرێ ئینێ هەم ئیسفاوە کردن جە تەبیعەتەکەی هەم چێوەکەڵ نابوو نەکردن ڕۆشت کەرونێ بەقیۆ گیواوە کاژ ئاینێکی وێنی
وەختی خەڵک ملو گیواوەکەنونێ چ مەجبورێنی هۆرشکێشی چ مەجبورێنی نابووڵۆشکەری بە بێڵەکان ملی بێخێنە بەرژمارینێ تا ئایاگە کە قبلی ئیسفان ئیسفاڵش شەنەکەرێ چابلایش بازۆ با ساڵی تر زیال کەرونێ نین کە کەم کەرۆ هەر پاسەکە جەناب و فەرماوە واقعان ئێمە حرپی دەلیلی فرۆ گیواوە ئالەکە کەشیمە کە خاصیەتی فرێ داروی چاهنی و پێ بەڵەنی مفیدینی خەریکنی جەبەن ولانە متەسفانێ خایشمانە جە خەڵکی ئان و کاتا واقعان ڕعایەتکەرانێ ئاچێوە ڕعایەتکەرانێ چێوەکەی تا ئایاگەت کە تۆ قابلی ئیسفاە تا ئیسفاش کەرێ چێوەکەی چاولایەتر مەلە ڕیشەنە بەرژبارێ با ڕیشەکەش مەنونێ تۆ ڕیشە خۆی ئیسفاش مەکەری گیواوەکە ئیسفاڵەکەری ڕیشەکەی جەبێن مەبەرە خایشمانەکە هەمیشە هیچ جۆرە چێوە ڕعایەتکەرە هەر پاسە کە ئێمە کارکەرمی سەر و گۆرانیەکانمانە کارکەرمی سەر و داستان و هۆرامیێنە کارکەرمی سەر و هەرچی چێوە فەرهەنگەکەمە ئی تەبیعەتێکە دماتر پێزاوڵەکە ئێمە بۆ بەڕاستیم شۆ پارێزنمێش جە باسە ئەسڵەکەی ماکوچێ دوورێ کۆتی مۆچەن کە هەر گۆرانی و تەبیعەت و هۆرامان هەر ناپێوەرە بەسڵا گۆرانیەکەی جناب فرەتەر سەمت و عاشقانەیە ملایەنەکە تەبیعەت سروشتیێنێ یا عارفانێ حەزکەرمێ چانجە قسیما پێکەی وەڵا گۆرانیە فرەتەر جێ دڵۆ مشۆ بێ دڵیش قەتعان مشۆ عاشق بۆ حەڵا عشق بە معناو فەقەڵ پەی ژەنیا پێی پیانە عشق بە معناو تەبیعەتە بە معناو وەشیە بە معناو سروشتیە بە معناو وەشی دڵ و وێتە ئێتر گرچی وەشەنن هەم عشقش شەنن هەم تەبیعەتش شەنن عرضم بە حەزورڵ وەختەن تۆ تەمیێرە خەفەتێوە هەن ئا خەفەتە گۆرانیەوە پێمارۆ وەختی ژەن فرە وەشتا بۆ باعث و بازم هەر گۆرانیە محاڵ و شوشمێنە ژەنی دەنگ و وەشی ما بینێ پاسەکە ماچە کەسایەتیەوە مژناسی کە ئەبڵ جەقەدیمە تا بە ئارۆکە دەنگ شاوەش بیە بۆ وەڵا بێنێ ئەرە وەڵا قەیمی بێنێ وەلێ پا دەلایلە کە منتەقۆ ئێمە جە لە حازی پەرەدای بە هونەر و ژەنی فرێ واقعان دماوە بێن نەکۆتێنێ بەر نەکۆتێنێ بەر ئیسە هەنی یەک و دووە نەفەرێ و هەنێ کە خەریکێنێ کارکانە وەلێ بازم هەر مەگنابەر بە سۆتی هینەکەیشە هەنێ وەلێ بە تەسویر نیاشە دەستەوەش بە کاک عادڵگیان با چی یاگە وەشێنە و پاڵ و ئی لۆینە و ئی دەنگە وەشە کە هەنووی پەلەوەرامە با دەنگ و وەش و تۆ هەمڕاهی نەیەکەرەوە و پێشکەش و بینەرەوە شەویستەکە و بەرنامە و وێمانە بەزمەوەش اینجای آرزوی عزیز ری آبانیم سری و نمیداو لیوردی درون ری علام لیزرد آیر وریداو لیوردی درون ری آبانیم آیر وریداو جایر کیمین ری آبانیم ونی بیانی سمیه
سڵی کەرو ئاوڵێم ئەریۆ نازێنی جێزامی خێسەمی سڵی کەرو ئاوڵێم ئەریۆ باوانیم جێزامی خێسەمی کاک عەدەڵ گۆرەترین خەسار پێگۆرانی هۆرامیە چێشە؟ وەڵا گۆرەترین خەسار بە نەزەرە من ئەچی زەمانە کە هەمان وەرەپەی هۆرامانی و پێگۆرانی هۆرامیە بە تایبەت گمکردەی ئەسڵ و چێوەکەیە بنەڕەت و چێوەکەیە متەسفانە ئێمە بنەڕەت و ئەسڵ و چێوەکەمان گم کردن و خەریکین من وارد و چێوانی تەری بێمێ کە هینە ئێمە نەبیێنێ هینە ئێمە نیێنێ اینە خەساریوی گۆرن واقعان پێ هۆرامانی کە ئێمە هۆرزمێ ئار ڕیشە ئەسڵیەیە گم کەرمێ و ڕیشانێ و تەربارمێ جایگوزینش کەرمێ ئاوەختە هەر گورانی وا چێوە مەحاڵ و هۆرامانیەنە پتاوە سیاچەمانە واشو یا کەسانە تایبەت تاوا بە نەحوێ ئەحسەن گورانی سیاچەمانە واچە وەڵا کەسانێ بخصوصێنێ ئیسا ئێمە هۆرامانێ احتماڵەن فرە ئەنگوشمەر باما کە بتاوە سیاچەمانە واچانێ چون سیاچەمانێ بە درۆسی منتەقڵ نەبیێن بە نەسڵ و ئاروی کەسێ نەبیێن کە ڕاهنمایی کەرۆواچۆ ئەپێسێ ئیکاریە کە تا تۆ بتاوی سیاچەمانە واچین گۆرانی باش قەدیمیەکەشمە کە وەشە واقعان گرچێ و بێنێ نەوەرسێنێکی بوارە کارکەرانێ کە ئینەیە ئینتقال داپەی نەسڵ و هونەرمەندوی سەیە گۆرانی واچایی سەیە کە بتاوە چێوەکەی بە درۆسی ئەداکەرانێ شاید گرد و هونەرمەندەکە بتاوە سیاچەمانە واچە وەلی سیاچەمانە ئانە نییە کە فقط واچیۆ سیاچەمانە کە دروست ئەدا کردیۆ من وێم هەرگیز بەوەم ئیجازەم نەوان کە سیاچەمانە نە نەزەرە دۆ نە دەخاڵەت کرد و نەواشوچ چونە کارم نەکردن سەرش وەلێ واقعان حیفە مشو گردیما کار کەرمێ تاپتامێ ئاڕیشە ئەسڵیە منۆنێ ئەسڵ و گۆرانیە هۆرامیە ئێمە سیاچەمانە بیان کەسایەتی بەناوبانگی سیاچەمانەواچێ تر بەڕاستی ئا سیاچەمانەیە بەڕێک و پێکی بواچان کریۆ پێما بواش دێ جە نەسڵ و ئاروێنێ هەم ئارۆ هەمینەکە گۆرانی واچە قەدیمیە وەڵا قەدیمیە بێنێمە گۆرانی واچە عالی مامۆسێ گۆرەی مامۆسا عوسمان مامۆسا حەماسێن مامۆسا جەمیل مامۆیەڵەر ڕەشە غوڵام ئینێ بێنێ واقعان سیاچەمانەواچێ ماهرێ و ئوستادێ تەمامی بێنێ وەجە نەسڵ و ئاروی چەنێ عەرزم کردی فرە ئەنگۆشمار فرە کەمێنێ احتماڵەن بە 4 و 5 نەیاوە هونەرمەند سعدی نۆسووی هەن کاک سیروانی خالدی هەن کاک ئیسماعیلی حەمیدی هەن کاک ئیسماعیلی هانەگەرمڵی هەن ئینێ پێی سیاچەمانەی من قبوڵێ منێ ئێمە گۆرانی قەدیمیێمە کەسایەتیوە هەنێ کە بەڕاستی ئی گۆرانیە قەدیمیێشە هینێ کردی با هور گرتێ با جەماوەری شاکردێ با نازاکەی گۆرانی فۆتی و یا فرۆجە گۆرانیە قەدیمیەکەی ما فۆتیێنین وەڵا فرۆ قەدیمیەکە کە فۆتیێنی ئانێچە کەمەێنێ دەست و خەڵکیۆ بێنێ دەست و خود و هونەرمەندەکاوە گۆرانی واچکاوە نەبێنێ ئیسا ئێمە چەند ڕەفێقی ما هەنێ کە ئەچی بوارەنە خەریکێنی کارکەرانێ خەریکێنیا گۆرانیە جەماوەری کەراوێ ئاڕیشە ئەسڵیە مێزای مێزاوەکەی گۆرانی چکۆوە ئامێنە سەر چشمەشکۆ گەبیێن کێواتێنێ دەست بێشا چەنەکەرونێ و ئومیدوارە کە بە نەحو ئەحسەنی بتاوا کارێکشە بە سەرنجام بیاونانێ
ئێمە پسۆ کتێبێمە کەسایەتیەمان نەویان کە مەسەڵان بێ موسیقی هۆرامانی بە کول بنویسۆ کە کەسانێک کە حەز کەرا بەسڵا شارزاییشا بۆچی بوارەنە بتاوە مەرجەعێوەشا بۆ کە ئی کتێبەیە بووە ناوە شارزایی پەدا کەرا چێ پیسینەمانە هەن یا کار کریان یا کار نەکریان یا حتممە مشۆ سەرشەوە کار کریۆ وەڵا یۆتەرجە خەسارەکە هۆرامانیانە ئێمە تایی دەیەقێ هیچ گونە حرەکەتێ یا هیچ گونە بزوتنەوەمان نەبیان هیچ گونە ئەفراتێمان نەبیان کە هۆر زۆنە ئەچی بوارە و کارکەرانێ وش هەمان ناواقعان پێی ئەسڵ و گۆرانی هۆرامی و ئینتقاڵشدا بە هونەرمەندەکە ئاروی بە جوانەکە ئاروی ئێمە فرەتەر و جوانە ئارویمە ئەسڵەن مەزانە گۆرانی هۆرامی چێشە مەڵانە سیاوچەمانەتشە فەرق و بین و سیاوچەمانێ و بەزمی خاوی و چەپڵی هەڵای مەزانە یا گردی ماچا گۆرانی یا گردی ماچا سیاوچەمانێ ئینێ فرە خەساری و فرە گۆران متەسفانە ئێمە نسلی بەسڵا جدید و هۆرامانی مە جوانی حەز بە تازەکاری کەرا ئەیسە جەبوار و موسیقی بۆ شانۆ بۆ جە هەرچێوەکە ڕەبتش بۆ هەورامانیەوە بۆ کولی ئی تازەکاریە بەڕێوشمە خەسارە یان مشو ئی تازەکاریە حتمما بۆ کە ئێمە بتاومێ ئی جوانیمە جەزب کەرمی کشمێ کە ئی فەرهەنگەمانە هەر پێسە غەنی بمانە و تازەکاری چ لێشەنە کریۆ کە ئاچی جەزبی ئی فەرهەنگە ئی هەرمانەیە چ گۆرانیە هۆرامیە بۆ چ کورتە چیرۆکە بۆ کولەن بە گشتی فەرهەنگ و وێمە وەڵا تازەکاری کە هەر هەن چون جامعە ڕوبە بەسڵا باشمێ پیشڕەفتی مدرنی ملۆنەیسێ قەتعەن تازەکاری هەن و جوان وارویچ من و جەنابڵ مەتاومێ وەرزگێرمێنێ کە بە زۆر پەنەس سەلەم نیواچینێ نەخێر تۆ مشۆ هەرە هۆرامی بوو چێوەکە وەلی متاومێ پاڵشەنێ کارانێ و کەرمێنێ کە هەم ڕیشەکە و وێژ بۆش و پتاوە ئەسڵ و چوون هۆرامی فرە دۆڵەمەندە هۆرامان بەڕاستی هونەر و هۆرامانی ئێنەگۆرن جەگرد و موسیقیەکە دنیایەنێ وەختاواچ و قسەی ئەوەڵی کەرونێ چێوە عسان ڕۆح و بەشەری لاونەوە ئێمە متامی فامنی من شاپەنەکە قەڵشات و نۆکاری کەرێ بەڵام پاڵشەنێ ئەسڵەکە و ویرۆ نەشەوە متاوی ئەسڵەکە وی تەنە نۆکاریش کەرینێ چێوانی فرێمانەی وەلی متاسفانە ئاڵی فرەتەرشا هەنیش خۆ فرێچا هەنی کە واقعان هەر وەشامێ و هەر مەنەنشا ئاحس و حاڵشا هەن وەلێتە فرەتەرشا متاسفانە ویر شاشێنەوە فرۆ جوانەکانش بەهانێ بەڕاستی عاشق و فەرهەنگ و وێشانەنێ عاشق و موسیقی هۆرامانیانێ عاشق و کەلتور و هۆرامانیانێ و خەریکێنێ هەرمانە مەکان تایەگە کە ئەمن شارزاییم بۆ بخصوص شار و پاوەیەنێ جەبوار و موسیقیێنە کەسانێمانێک یاگە دەست شادیارا و خەریکێ هەرمانێنێ و ئێمە بەڕاستی شانازیشە پەنەمەکەرمێ و ئیشەڵڵا موەفەقی بانێ پێ دمائین قسێڵ کاک عادڵ زەحمەتی فرەمادێ بەڕاستی ئارۆ داوەت و ئێمە قبول کرد و ئەمە پێی بەرنمەیە حەزکەمێ دماین قسێڵ فەرماوی پێ وینەرەوە شەویستەکامە وەڵا دماین قسێشی مینێنە کە وەڵی گرچێن دەزۆش بێت تا چەنی کردونێ مەمنون پێ داوەتی تا و دمانێکێ من گەرەک ماینەیە بزاندێ کە حجیاگی و دنیامە بە هۆرامان حجیاگی و دنیای من تەبعاتی فریم دێنێ فرە گێڵانە وەلێ واقعان حیفە بێدێ بە ئێمە کارانی و کەرمە پێ هۆرامانی چ پێی هوەریش چ پێی خەڵکیش چ پێی سروشتیش کە بتامی ئینەیە حفز کەرمی وەڵی ناچەنی دان تەحویڵ ئێمە ئێمە بتامی تێمەشە تەحویڵ و زاوڵامە بە ساق و سالمی کە ئایندەکانی بتاوە ئێسفاڵە شەنەکەرانێ ئێتر هیوام وەشیتە هەمیشە وەشیە نەبێدێ ئیشەڵڵا هەمیشە هۆرامانی سەربەرز بوو باسۆکەر و ئازیزە پی جۆرە ئەمەمێ دمایی بەرنامۆ ئارۆی چەنی کاک عادڵی
زارعی ئیشەڵڵا تاوا بۆمە ئاروش بەرنامەوە ڕێکوپێکما پێشمە ساز کردبوو چنی کاک عادڵی حزورتانە مەرەخەسێمەوەمێ تا بەرنامێوەتەر و هونەرمەندێوەتەر و دەگەیوەتەر جەهۆرامانی بەخڵای گۆرە بسپار جاي جان جانو جان جاول جان عزيز كمي لمورنگ ورنگ اري عزيز شوبايز كمي لمورنگ ورنگ اري لينا شوبايز كمي جاور زبا ملي مو مكشو كوداو فاميني وبان اري عزيز شنورو لو داو فاميني وبان اري ليلى شنورو لو داو شنور لي شاو لولو بشي وني ني ونوشج وجيبو اري عزيز خالي لايلي وني ونوشج وجبو اري ليلى خالي لايلي وني هر وقتي ويه كريه يوميان تاسيه وبالاوتو ملو بيلي مارو اري عزيز برزيلين يجيكو هيجا كرباوي هور ميوو بالمية كشنو من نشيرك اري ليلى صالح وشنو من نشيرك اري عزيز صالح وشنو هرقيري جامعيان بالمبيرانو رايا بيني بيو اري عزيز دمو توهاني رايا بيني بيو اري عزيز دمو توهانو جبر شو ويا دورا ونجواني مشاياني شنيمي اري ليلى شوتا يا بياني مشاياني شنيمي اري عزيز شوتا يا بياني إني خيه لي وون دركو تو ناو من بوكي بيجوري اري عزيز بريغو بوناو بوكي بيجوري اري ليلى بريغو بوناو جيان 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 عزيز كمية